بە ئامادەبوونی ژمارەیەک لە کەسوکاری ئەنفال کراوان و بەرپرسانی حکومی قەزای چەمچەماڵ یادی 36 ساڵەی ئەنفالی گوندەکانی شوان و شێخ بزێنی و بناری خاڵخاڵان لە مۆنومنتی بابەڕوشەی گوندی جەلەمەوە بەڕێوە چوو. تەمێک لە دوور هات بە ئاستەم دیارە. 36 ساڵ پێش ئێستا لە قۆناغی چواری شاڵاوی ئەنفالدا حکوومەتی ڕژێمی پێشووی عێراق هێرشی کردە سەر سنووری گوندی جەلەمۆرد و گوندەکانی دەوروبەری بەو هۆیەوە لە سەدا 85 هاوڵاتیانی سنوورەکە ڕاگوێزران و دواتر 1629 هاوڵاتی کەوتنە بەر شاڵاوی ئەنفال و نەگەڕانەوە نیشتیمان. کەسوکاری ئەنفال کراوان وە گەمیشە نیگەرانن لە بێباکی و بێبەڵێنی حکوومەتی ماوە بە سەرسووی هەرێمی کوردستان کە تا ئێستا تەنانەت خزمەتگوزاری سەرەتایی بۆ گوندەکانیان دابین نەکردووە. دیارە ئەم سنووری تقریبا 15 گوندە بناری خاڵخاڵان ناوچەی شوان و شێخ بزێنی نزیکی 1629 من بخۆم لەگەڵ دوو بەڕێزی ترا دوو کەسوکاری ئەنفالە ئەو ئامارەم کردو ساڵی 2015 گوند بە گوند گەڕاوم ئامارێکی داقیقم کردووە 1629 ئەنفالکراومان هەیە. زۆری ڕێژی تاقانە لە سنوورەکەی ئەمەکردنی قۆناغی ئەنفالی چوارەوە دیارە تەنها بەس گوندی جەلەمۆرد 480 فەرمانە هەیە بە پێم و ئامارەکان بەڵێ بەداخەوە نەخێرا گوندی جەلەمۆرد بنمونە بێنم کە سنبولی ئەنفال لە هەرێمی کوردستان نە قوتابخانەی هەیە ئێستا قوتابخانە هەیە بێ مامۆستا نەستی بنکەی تەندروستی هەیە هەیەی بەڵام بێ دکتۆرە یعنی ڕێگاکەی خۆتان بەچاو خۆتان بینتاکە زۆر خراپە بەڕاستی هیچ قسم گوزارێکی پێویست سەرەتایی ناگەشتە بە گوندە ئەبوایە کرا ئێرە بکرا بە ڕەمزێ بۆ هەموو کوردستان بۆ هەموو عێراق کە جەلەمبەر بۆ شێوازەیە و ئەمریکیەکان پێڵێن هەڵەبجەی دووەم یعنی زۆرتر ڕێژەی قوربانی تەنها 480 ئەنفال لە گوندەکە ئەمە بەس بە خەون و خەیاڵ بەس بە فلم دەرەکەوێت کەشتێکی بابەتەیە ئەمە داواکەین بۆ نام کەی سەر ئاچی نێودەوڵەتی بە جنۆساید بناسیێن داواکەین هێزولانە سیاسەکان و گەلی گور یەکدەنگتر بێ بۆی کەیسە زیاتر بڕێت پێشەوە ڕوفاتی ئەنفالەکان بێتەوە گۆڕۆبە کۆمەڵەکان بێتەوە ئەم کەیسە بکە و کەسی نیشتیمانی بکرێ بە خەمێکی گشتی لە خەمی حیزب تا کەس دەرچێت یان ئەمە بکرێ بە خەمێکی گشتی بۆی هەموو پێک و بتوانین خزمەتێکی ئەم کەیسە بکەین و لە ئاچی نێودەوڵەتی بە جنۆساید بناسیێنی وەک نەتەوەکانی دنیا. من دەربازبووی ئەنفال بێرانە کە ژیرای لەناو ئیڤڕەما کرد وە کەسوکارەکەم هەموو باوکو خزم کەسم گشتی ئەنفالە ئێمە داواکاری زۆرمان هەیە بڕێن وەکو خەڵکی گوندی جەلەمۆرد خۆتان بەزادەکەی هاتن 10 کیلۆمەتر زادەکەمان تا ئێستا خێرتان نەکراوە خەستەخانەمان هەیە سێمرەی دکتۆریتیانە مزگەوتمان هەیە مەلامان نییە مەسەڵەن بڵێن زادەمان خراپە کارەبامان هەر خراپە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین پەلە بکات بۆ هێنانەی ڕفاتی عزیزانمان لەبەر ئەوی لەو شوێنە سۆڵە خۆم چوون بۆ نەگرە سەلمانە بۆ خواروی عێراق بینیم بەڕاستی کارەسات یعنی ئازیزەکانمان ئەم شەیدانە لەو خواری نوگرە سەلمان من سومایانە کابرایشی عەرەب هات وتی کاکی ئەو کرد وتم بەڕێوتی وەڵی چوومە بشێڕم یەکەم گاسم لێداوە 3 کەرە سەر دەرچووە بەڕاستی وا تا ساڵمانی زۆر جێ نیگەرانیە والله برا ڤاو برا و خوشک و کەسم نەماوە بەس خۆ ماوە مێک ئەختیارێکم هەیە پیاوەکەم نەگیراوە پیاوەکەم نەخۆشی درێژ خایەنی هەیە واللهی داواکاریمانێ زادەبانمان بۆ چاکەن و داواکاریمانە ڕۆفاتەکانمان بۆ بێننەوە و داواکاریمانەیە زادەبانەکەمان بۆ چاکەن و 37 ساڵە ئەنفال کراون هەر چاوەڕێمانە و هەر چاوەڕێمانەوە نەهاتنەوە کوان ناهێننەوە ئەرە واللهی چۆن ناگرێ ئەرە واللهی دەگرێم ئەرە کەسوکاری پاشماوی ئەنفال چاو بە گریان و دڵبەستێن و ئێستاش چاویان لەسەر ئەو ڕێیانەیە کە ئازیزانیان پێیدا ڕۆیشتون و نەهاتنەوە. ڕێبین محەممەد کەناڵی ئاسمانی پەیام گوندی جەلەمۆرد.